دکتۆر ئەحمەد وەکو جەنابی شداگاداری لەوەتای ئەم پەتای کۆڕۆنایە لە جیهاندا دەستی پێ کردووە زۆر جار گوێمان لەو دەستەواژەیە دەبێت دنیای دوای کۆڕۆنا مرۆڤایەتی چاوەڕوانی چ دنیای بکە لە پاش کۆڕۆنا. بەڕاستی کاک بەڵێن زەحمەتە ئێستا ئێمە ینی تەنەبوو یا پێشبیری بکرێت پێشبیری بکەین چ ڕوو دەدات. ڕنگ بێت لە وڵاتانی ڕۆژاوا پێداچوونەوەیەک بکرێت بۆ کەرتی تەندروستی هەندێک چاکسازی بکرێت، بەڵام ئایا دەستکاری فەلسفەی ژیان دەکرێت؟ ئایا دەستکاری بنەماکانی ئەو سیستەمە دەکرێت کە با بڵێین لیبرالیسم و لیبرالیسمین و لەسەر دامەزراوە؟ ئەمە بەڕێی من زۆر زەحمەتە، چونکە تاو کۆمەکترانی کە ئێمڕۆ هەن ئەگەر هەر ئەمان بن بڕواناکەمی دەستکاریەکی ئەو تۆ بکرێت. بەڵام لە هەموو حالەتێکە دیسانەوە دەوەسێتە سەر قوڵایی ئەو کارەساتە، چونکە ئێمە هێشتا لە سەرەتاکانین نازانین دەرکەوتەکان و قوڵایە و کارەساتە چ دەرکەوتە و چی لێ دەکەوێتەوە، ئەوە دواتر ڕنگ بێ قسەی لەسەر بکرێت. دکتۆر ڕایەکی کەش هەیە باز لەوە دەکا کە دەڵێ جیهانگیری یا ئەوەی کە پێی دەڵێن گلۆباڵیزیشن ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر بڵاوبوونەوەی ئەم پەتایە. بەڕای تۆ ینی دەشێت مەسەلەی جیهانگیری لە دنیادا هەڵبۆشێتەوە لە دوای با بڵێین کە جیهان ڕزگاری دەبێت لەم جۆرە ڤایرۆسە؟ بڕۆ ناکەم ینی ئەگەر بێت و باسی هۆکار و ئەنجام بکرێت ئەم پەتایە بگەڕێنینەوە بۆ جیهانگیری. خۆ لە سەدەی 14 کاتێ تاعون لە ئەوروپا بڵاو بووە سێیەکی دانیشتوانی ئەوروپای بەتەواوی لە ناودا، ئەو دەم هیچ جیهانگیریەک لە گۆڕێدا نەبوو یا پەتاکانی پێش ئەو مثلا ئەنفلۆزای ئیسپانی کە باز دەکرێت یا ئەنفلۆزای وەرزی دیسانەوە ئەمانە هیچ پەیوەندیەتی بە جیهانگیریەوە نییە. بەڵام ئەوەی کە دەتوانین بڵێن جیهانگیری یارمەتی دەرە لە بەڵاوبوونەوەی ڕنگ بێت لەبەرەوەی حرەکەت زیاترە، جوولەی خەڵک و شتومەک لە بینی وڵاتان گەشەی کردووە، ئەو سنوورانی جاران وەکو ئێستا وەکو جاران نییە، لەبەرەوە دیسانەوە پەتا سنوورەکان ناناسێ، ڕەگەز و ڕنگ و ئاین و مەزهەب ناناسێ، بەڵکو پێدەپەڕێ. پرسیارەکە گەرەوە بێت ئایا جیهانگیری دەخرێتە ژێر پرسیارەوە؟ بۆچوونی من جیهانگیری زۆر بە زەحمەت دەخرێتە ژێر پرسیارەوە، چونکە ئێستا لە سەرەتای حرەکەتێتی، لە سەرەتای هەنگاوەکانێتی بڕوا ناکەم پرسیارەکە دیسانەوە ئەوە نییە، ینی چ پەیوەندیەکەی لە بین جیهانگیری و لە بینی سەر هەڵدانی پەتایەکی وەکو کۆرۆنا ڤایرۆس. دکتۆر بۆ خۆ دەزانی ئەم سەروەختەیە پێی دەڵێن سەروەختی کۆرۆنا، ئەم سەروەختە چ شتێک فێری مرۆڤایەتی دەکا بۆ ئایندا، جا لە مەودای دوورا بێ یان نزیکیشا بێ؟ خۆی تر تێبینی و تێڕوانین زۆر هەیە، ینی هەیە لە ڕووی ئاینیەوە تەمەشای دەکا، دەیبەستێتەوە بەوەی کەەوە ئەم پەتایە ئەم درما وەکو عقاب و سزایەکی یەزدانی تەمەشای دەکا بۆ ئەوەی ئینسان جارێکی تر بگەڕێتەوە بۆ بنەمە ئەخلاقیەکان و بنەمە مۆرال و دینیەکان. ئەمە چ لە عالەمی ئیسلامی تەنانەت ئەمریکاش سەرەکەی ترەمپ دەڵێ بۆ پاسکوە خەڵکەکە ڕوو بکەنە کلێسەکان و لەوێ نوێش بکەن. تێڕوانینی جیاواز هەیە بێگومان بۆ ئەم سەردەما بۆ پەتای با بڵێن کۆرۆنا ڤایرۆس. ئێمە بەڕاستی ینی بە بۆچوونی من دەبێت لە ڕووی زانستیەوە تەماشا بکرێت، ئەم پەتایە بدرێتە دەست پسپۆران و ئەو کەسانی کەوا با بڵێن لە بواری تەندروستی و تاقی گە و لابۆرەکانە ئیش دەکەن قسەی خۆیان بکرێت. ئەوەی تر دەبینێتەوە ئیتر خەڵک بۆچوون و ڕاو و بۆچوونی تایبەتی خۆی هەیە. لە هەموو حالەتێکە ئینسان با بڵێن ئەتوانین بڵێن ئەم پەتایە نیشانەکانی سەرمایەداری، نیشانەکانی ئەو لیبرالیسمەی کەوا ئەمڕۆ لە گۆڕێدایە دەرخست، ینی ئەوەی دەرخست کە ئینسان
پارێزراو نییە، ئینسان سنتەر نییە، بەڵکو ئینسان بەشێکە لە کۆی گشتی ئەو ژینگەی کەواتیای دەژێت. یعنی بڵێ دکتۆر ئەگەر یارمەتیمە لێرە حەز دەکەم هەر ئەمەش دەکەمە دواپرسیارم بەڕای تۆ، ینی لە قۆناغی دوایی کۆرۆنادا شێوازی ململانیەکانیش دەگۆڕێن بە تایبەتی لە ڕوانگە ئابووری و سیاسیەکەشەوە؟ ئەمە دەوەستێتە سەر ئەخە وەکتەرانی کەوا ئەمڕۆ لە گۆڕەپانەکەن ڕنگ بێت هەندێک لایەن ئەمە بخۆزێتەوە بۆ سوودی زیاتر و بۆ تیشکردنی ململانیەکان و بۆ داگیرکردنی با بڵێن فەزای ئابووری زیاتر ئەوەشی لێدەوەشێتەوە. ینی مێژووی مرۆڤ لەگەڵ پەتایە مێژوویی تازە نییە. ئێمە لە بەرەبیانی مێژوو تاکو ئێستا دەیان پەتای زۆر زل و زەبەلە و کارەساتاوی ڕوویداوە، بەڵام ئینسانەکان و بەرژەوەندیەکان و دەوڵەت و ئەمانە من بڕوا ناکەم لە ساتە وەختێکی دیاریکراودا پرسیارێکی قوڵ بکەن و وەرچەخانێکی گەورە ڕوو بدات لەو ئاراستنی کەەوە تاکو ئێستا بەردەوام. دکتۆر ئەحمەد زۆر سپاس دەکەم. سپاس.